پاش تێپەڕبوونی 113 ڕۆژ بە سەر ڕووداوەکە و 50 ڕۆژیش بە سەر دوا بڕیاری دادگای سلێمانی بۆ دۆسیەکە بەڕێوەبەراتی بەڵگەی تاوانی هەرێم گومانی لا کوژرانی ئامانجبابانی و هاوسەر و منداڵەکەی هەیە و دادگای سلێمانیش وەڵامی گومانەکان دەداتەوە. بەڕێوەبەری بەڵگەی تاوانی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند گومانیان لا دۆسیەکە هەیە و نەدەبوایە لا خستنەڕووی ئەنجامەکان پەلە بکرێت و دەشڵێت لەوانەیە کەیسەکەی ئامانجبابانی خۆکوژی نەبوو بێت. بۆ یەکلاکردنەوەی کەیسە پێویستە پەلە نەکرا بواە لە دەرەنجامەکان دەبواە بە دادەچوونی تەواو بکرێت گومان نەکرێت کە ئەم کردارە خۆکوژی نەبێت کوشتن بێت چونکە دەبێت ڕوونکردنەوەی تەواو بدرێت ئەبێ لێکۆڵینەوە زیاتر ورتر بێت لە مۆزوعانە لەلایەن دادوەری بەڕێزەوە لەلایەن ئەندامانی داواکاری گشتیەوە دەبواە بە دادەچوونی تەواو زیاتر بکرایە. بەڕێوەبەری بەڵگەی تاوانی هەرێمی کوردستان لاسەر هۆکاری گومانەکەیان وتی 4 لە فیشەکەکان با دەمانچەیەکی دیکە تەقێنراون کە ئەم دەمانچەیە دەستی بەسەردا نەگیراوە و دیار نییە. وتەبێژی دادگای سلێمانیش دەڵێت ئەو 4 فیشەکە هێزەکانی یاساییش بۆ دوورخستنەوەی ئەو هاوڵاتیانی کە لە دەوروبەری شوێنی ڕووداوەکە کۆبوو بوونەوە تەقاندویانە. ئێمە لە تاقیگەی بەڵگەکانی تاوانی سلەیمانی ئەم 7 قوانەمان فەحس کرد بۆمان دەرکەوت کە 3 لەو قوانانە بەڵێ بە تاکید دەگەڕێتەوە بۆ دەمانچەی جۆری بلۆی کە دەستی بەسەرا گیراوە بەڵام 4 لە قوانەکان لە دەمانچەیەکی تر تەقێنراوە کە ئەم دەمانچەیە دەستی بەسەرا نەگیراوە دیار نییە. پێمانیان ڕاگەیان کە 4 قوانی تر لەلایەن تیمی بەڵگەی تاوانی ئاساییشەوە لە سلەیمانی لە کاتی ڕووداوەکە هەڵگیراوەتەوە. لێرە کۆی گشتی قوانەکان بوو بە 11 قوان، 7 لە دەمانچەی ئامانجبابانی وەکو راپۆرتێکە هەیە لە پێشکەشیان کردو بە دادگای سلەیمانی لەو دەمانچەیە تەقیوە. 4 قوان چارەنووسی دیار نەبووە. 7 فیشەک لەناو ئۆتۆمبیلەکەەوە تەقێنراوە و دیارە کە بەرچێکەوتۆ چۆن بەریان کەوتو قوانەکان لەناو ئۆتۆمبیلەکە هەڵگیراوەتەوە و 4 قوانیش لە دەرەوەی ئۆتۆمبیلەکە هەڵگیراوەتەوە لەلایەن بەڕێوەبەرەتی ئاسایش خودی خۆیان. ئەمەش بە کتابێکی ڕسمی نردویانە بۆ دادگای لێکۆڵینەوە و بنکەی پۆلیسی سەیوان لە سلێمانی و بە دادگا و بە بنکەی پۆلیسیان ڕاگەیاندووە کە ئەم 4 قوانە هێزەکانی ئاسایش لە کاتی گەیشتنە شوێنەکان و بڵاوپێکردنی هاوڵاتیان ئەم 4 فیشەکە پۆلیس ئاسایشەکانی ئەوان تەقاندویانە بە ئاسماندا بۆ بڵاو پێکردنی هاوڵاتیەکان. ئەمە شتێکی شاراوە نیە و ڕوون و ئاشکرایە و دادوەری لێکۆڵینەوە هەر لە سەرەتای دەستکردن بە لێکۆڵنەوە ئەم بابەتە لای ڕوون و ئاشکرا بۆ دیار بووە. وتەبێژی دادگای سلێمانی وتیشی نازانێت بۆ لەم کاتەدا ئەم بابەتە دەوروژێنرێت چون ناکرێت کەسێک کە خۆی لەژێر فەرمانی دادگادایە بێت ڕەخنە لە بڕیاری دادگا بگرێت. ئەو بەڕێزە خۆی ئەندامی بەرزەفتی قەزائیە ئەمە خۆی لەژێر فەرمانەکانی دادگادا کار دەکات خۆی بەشێکە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ یعنی ناکرێت کەسێک خۆی بەشێک بێ لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەستی هەبێت لە بەلا ڕێدابردننی دۆسیەکان و دەستی هەبێت لە کەمکردنەوەی متمانەی هاوڵاتیان بە دامەزراوەکانی دەوڵەت بە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە بڕیارەکانی دادگا و ئەو بە هیچ شێوەیەک بۆی نییە باز لە بڕیارەکانی دادگا بکە بڵێ پەلەپەلی پێوە دیار بۆ یاخود بە شێوازە لە شێوازەکان باسی بکە. بۆیە دەمانەوێت لێکۆڵینەوەی ورتر بکرێت. بەڕێوەبەری بەڵگەی تاوانی هەرێم داوا لە سەرۆکاتی داواکاری گشتی دەکات چاو با بەڵگەکاندا بخشێنێتەوە و تا ساتی گەشتن با ڕاستی کێشەکە کەیسەکە بە کراوەیی بمێنێتەوە. لە بەرامبەریش وتەبێژی دادگای سلێمانی دەڵێت هەر دۆسیەکە لەلایەن دادگاوە بڕیاری کۆتایی لەسەر بدرێت تا مانگێک دەکرێت تانا لە بڕیارەکە بدرێت بەڵام لە ئێستادا 50 ڕۆژ بەسەر بڕیارەکەی دادگادا تێدەپەڕێت و دەرفەت بۆ تانەدان لە بڕیارەکە نەماوە. شەوی 16 ساڵی ڕابردوو لا نزیک تێرمیناڵی شارە زۆر ئامانجبابانی و لانا محەممەدی هاوسەری و منداڵەکەیان لا ڕووداوێکی تەمومژاویدا گیانیان لەدەستدا. لا سەرەتادا دۆسیەکە بە تیرۆر ناوبرا بەڵام دواتر پۆلیسی سلێمانی ڕووداوەکەی با خۆکوژی ناوبرد. ڕۆژی 12 ساڵی 2019 دادگای سلێمانی بە شێوەیەکی کۆتایی دۆسی کوژرانی ئامانجبابانی و لانا محەممەدی هاوسەری و هامنووی کوڕی داخست و ڕایگەیاند ڕووداوی گیان لەدەستدانەکەیان کردەیەکی خۆکوژی بووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.